برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدێکی باڵا کاک مەلا بەختیار جەنابی کاک سعدی و کاک حاکم قادر کە دیار بوو سەردانەکەیان بۆ قسە و باس و دەردەشەی ئەو بارودۆخی ئێستای کوردستان و بەتایبەت بارودۆخی ڕێفراندۆم و سەردانی بەڕێزیان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و قسەکردن و باسکردنی ئەو بارودۆخی ڕیفراندۆم لەگەڵ بەرپرسانی ئێرانی ئەوانیش هاتن لەگەڵ ئێمە پەیامی خۆیان و پەیام ئەوەی کە لە ئێران ڕووی داوە بۆ ئێمەیان باس کرد و گفتوگۆیەکی ئیجابیمان کرد لەسەر ئەوەی کەوا چۆن تەعامل لەگەڵ ئەو بارودۆخی ئێستا بکەین. ئێمە بەڕاستی لێرەوە دەستخۆشی لە برادرانی یەکێتی نیشتیمانی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیەکەین بە تایبەتی لە ماوەی ئەم یەک دوو مانگا حیراکەکەیان زۆر بەهێزتر و کاریگەرتر کردووە و جێگەدەستیشیان دیارە لە سەر بارودۆخەکە و بە تایبەتی ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە ڕیفراندۆم ئەنجام بدرێ و کۆمەڵێ زەمینە سازی ئەوێت دیارە زەمینە سازیەکە خۆشبەختانە بەشێکی هاتۆتە دیکە هەوڵ و ماندووبوونی برادرانی یەکێتی پێوە دیارە لەو مەسەلانەی کە ئێمە باسمان کرد شاراوە نییە کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستەکەی هەڵوێستێکی سەلبی بوو هەڵوێستەکەی وایە کاوان ناڕەحەتن نیگەرانن لە ڕێفراندۆم و بیرکردنەوە لە مەسەلەی سربەخۆیی بەڵام لەوە ئەچێ ئەم زانیاریانەی کە مەقاماتی کۆماری ئیسلامی هەیە زانیاری یەکتەرەفەیە بۆیە بە ضروری دەزانی کە لە داهاتوودا وەفدێکی گەورەی هەرێمی کوردستان پێک بێ لە زیاتر حیزبێک بچ سەردان بکەن و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران قسە بکەن بۆ ئێمە دەمانەوێت لە سایەی سربەخۆی میلەتەکەمان ئیسراحات بکەن نەک میلەتەکەمان بە درێژایی ژیان ئینشاءالله ئەوەش بەوە دەکرێت کە ئێمە کاری سیاسی وردی بۆ بکەین لەگەڵ میلەتانی جیرانمان لەگەڵ وڵاتانی جیران تێگەیشتنێکمان هەبێ. بەرەی دژە ڕیفراندۆم دروست بۆ کاک سعدی بەرەی دژە ڕیفراندۆم ئێوە چی لەسەر ئەو بەرەیە ئەڵێن؟ من هیچ تعلیقێکم نییە لەسەر ئەوە پێم وایە بە مردووی لەدایک